لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 1079 لواني كان تفسير القرآن بيروز بيم وخزمتان ومبستي رزامندي رب العالمين وهي ودارم ايوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. وعلى الثلاثة الذين خلفوا حتى إذا ضاقت عليهم الأرض بما رحبت وضاقت عليهم أنفسهم وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه ثم تاب عليهم ليتوبوا إن الله هو التواب الرحيم. والإخوة شويستان وكل أن رابط كميك باسي وآت بيرو زمان كر كأخوة يقول إشارة بوسي كسدى كوا برياردان لسر قبول توبي أوان بباش خسترا وتأخير كرا حتى قيشنا حالتك أو زاوية بفراواني خوي لسريان تنقبو أو دلو دروني خويان أو نفسي خويان لسريان تنقبو يقينيان لبيدابو هيس پناگيك نية لله پنايان بدا مگر بقرانو نبي لاي الله تعالى پاشان الله تعالى موفقياني كلبو توبو توبيان كردو نيتا خواهي قول سبحانه وتعالى هانيان دا ليتوبوا توبة بكن تاو خواهي قول ليان قبول كالبروي بيقمان الله تعالى التوابة كواتا توبة لبندكاني قبول لك وهروها الرحيمة. بالي خوش يستعديها لسبب نزول أو آتي لتفسير كان أو روايتان هنا توكوا بخاري مسلم روايتان كردو لفظ كرش زيادة اللفظ مسلمة كواباس لبتايبتي توبي كعبي كوري مالك دكا خواهي لرازب كيقلو سيكسي كاتك هذا فرمي أو سيكسي بباش كوتن لغزوي تبوك بقر بيغمبر نكوتن صلى الله عليه وسلم تاوكو لسرتاد هذا فرمي أمن بباش نكوت بوم لهيز غزوي كوا لقل بيغمبر در بسم صلى الله عليه وسلم لهموي لقلتهم إلا لغزوي تبوك نبي وهروها لغزوي بدريج دل در نسوم بەڵام کاتێک کە لە بەدر دەرنەچووم دەفەرمی پێیان صلی الله علیه و سلم عیتابی لە هیچ گلەی لە هیچ کەسێک نەکات دەرنەچوو لەبەرەوەی ئەسڵەن پێیان صلی الله علیه و سلم بەنیازی غەزوە و بەیعلانکردن لە بۆ غەزا دەرنەچوو بەڵکو زیاتر دەرچوو بوون لە بۆ ئەو قافلەی قوڕەیشیەکان ئینتر قەدەری خوا وا بووکەوە قافلەکە نەجاتی بوو بووە ڕووبەڕووبوونەوە یەکەم ڕووبەڕووبوونەوە لە ئیسلامدا ئیتر ئەوەی کەوە با بڵین کە بەگەر پێغەمبەر کەوت صلی الله علیه و سلم گلەییان لێ نەکرد لەبەرەوەی لە بۆ غەزا ئەسڵەن دەرنەچوو بوون لێ دەڵێ بەس ئەوەی کە بە فعلی لە بۆ غەزا دەرچووە پێیان صلی لای هەمووی لەگەڵدا بوویمە تەنها لە تەبووکدا نەبی اینجا دەڵێ کە لە بەدریج نەچوویمە لەبەرەوەی قەزیەکە ئەو هابووە وهروها دەڵێ کاتێک لە بەدر بەشداری نەبوویمەوە ئەو شەڕەفم بەدەست نەکەوتیە لە شەوی عەقەبەدا کاتێکەوە لە خزمەت پێیان صلی الله علیه و سلم بەیعەتماندا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵدا بووم دەڵێ کە پێم وایە هیچی کەمتر نییە لە بەدر کەوا مەشهەدێکە زۆر گرنگە کە دەبیتە تەمەن سەرەتا لە بۆ هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ دروستبوونی دەوڵەتی ئیسلام لە مەدینە. ئیتر دەڵێ ئەگەر لە بەدر بەشدارم خۆ لە شەوی عەقەبە لە خزمەت پێغەمبەر مخەڵف لەو کەسانێکەوە بەیعەتماندا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیتر دەڵێ هەرچەندە بەدر مەشهورتر ناو خەڵکی لە شەوی عەقەبە بەڵام دەڵێ ئەمن لەوی بەشدار بووم لەویش بەشدار نەبووم. ئیتر بە هەر حاڵ دەڵێ یعنی خوای گەورە زۆر فەزل لەگەڵم کردیە دەڵێ خەبەری من وابوو یعنی قسەی من وابوو لەو بابەتە ئەوەیە کاتێکەوە لە تەبووک بە پاش کەوتم ئیلتحاقم بە پێغەمبەر نەکرد صلی الله علیه و سلم لە کاتێکدا کە بە پاش کەوتم هیچ کاتێک لە ژیانی موسڵمانەتیم لەو کاتی بەتواناتر نەبووم لە بۆ ئەوەی کەوا لەگەڵ پێغەمبەر دەربسم صلی الله علیه و سلم هەموو شتێک لە بۆم مویەسەر بوو هەتا دەڵێ پێشەوە بە هیچ شێوەیەک دوو ڕاحیلەم نەبووە تە دوو وڵاخ یاخود دوو حشترم نەبووە لەو کاتی دوو شتریشم هەبوو یاخود دوو وڵاخم هەبووە
کاتێک لە بۆ کاتی غەزوە بوو غەزوەی تەبوک بوو بەڵام لەگەڵ ئەوەش دەرنەچووم. ئیتر دەفەرمی لەو غەزوەیەش پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر ئەوەی ڕێگایەکی دووری دەبڕی لە بۆ تەبوک لە بۆ غەزای ڕۆم پێشی ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە غەزەواتەکانی تری ئیعلان نەدەکرد لە بۆ چێن دەردەچوو وەکو خوتەی سیاسی بەڵام لە تەبوک ئیعلانی کرد لە بۆ خەڵک تاوەکو ئیستعدادی خۆی وەربگریتن کەوا بەرەو جێگایەکی دوور دەڕوا کەوا تەبوکە و غەزوەی ڕۆمە جێگایەکە لەوانەیە جێگایەکە جەیشێکی زۆر لەوانەیە ڕوبەڕوویان ببێتەوە جێگایەکە کەوا مەشەقەتی باڵێن بێئاوی و هەروەها دووری ڕێگاکە لە پێشیان و تاوەکو ئیستعدادی خۆیان وەربگرن ئیستعدادی نەفسی و ئیستعدادی مادی. ئیتر دەفەرمی پێغەمبەر بەو شێوەیە ئیعلانی کردبوو کەوا بەرەو ئەو جێگایە و بەو شێوەش چاوەڕوانیان دەکا. دەفەرمی لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم طبعا ئەوە غەزوەی تەبوک لە ئەواخری ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی خەڵکانێکی زۆر جەیشی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم لە تەبوک لە کاتێکدا ئەو جەیشە زۆرە وەکو دەڵێ دیوانێکیان لەگەڵ دانەبوو واتە ئەوەی کە دواترێ پەیدا دەبێت لە زمانی ئیمامی عومەر خوای لە ڕازی بێت دیوانی عەسکەر کەوا فعلا ناونووسیان بکات تەرتیبیان بکات و تەنزیمیان بکات نەخێر هەر بە شەفەهی بۆ قەزیەکان دەڵێ کەواتە زۆر تێدا دیار نەبوو چێ دەچی و چێ ناچی جەیشەکە زۆر بوو لێ دەڵێ کەعب دەڵێتن کەم وا بوو ئەگەر پیاوێک نەچوو بەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوانەیە بزر دەبوو لە نێو خەڵکی لەبەرەوەی جەشکاندە زۆر بوو لەوانەیە هەستیان پێ نەدەکرد کە فلانە کەس نەهاتیە مەگەر کەسێک کە نەچووبایە خوای گەورە بە وحی پێغەمبەری ئاگادار کرد بۆ صلی الله علیه و سلم مەگەرنا بە حساباتی بەشەر زەحمەت بوو کەسێک ئەگەر نەچی لەو کاتی لەبەر زۆری جەیشکە کەسێک هەستی پێ بکات کە نەچووە. ئیتر دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو کاتانە بوو دەرچوو لە بۆ غەزوەی تەبوک لە کاتێکدا بوو کەوا بەر و بووم خەریک بوو پێ دەگەیشت. ئیتر دەڵێ ئەمنیش بەڕاستی دیارە باغ و باغاتی هەبوو زۆر مەیلم هەبوو کەوا بەروبوومەکانم بدورمەوە نەوەک دەربچم لە بۆ ئەو غەزایە. ئیتر دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی ئامادە کرد لە بۆ غەزوەی تەبوک و موسڵمانانیش لەگەڵی دەڵێ ئەمنیش هەموو ڕۆژە دەهاتم تاوەکو خۆم ئامادەکەم لە بۆی کەوا لەگەڵیان دەرچم بەڵام دەگەڕامەوە هیچ خۆشم ئامادە نەکردیە. دەڵێ دەمگۆ ئەمن هەر کاتێک بمێ خۆم ئامادە بکەم ئەوە دەتوانم و لە توانامدا هەیە والحاصل تەخیری دەکرد و ئەوڕۆ ناسبەی حتا وەکو خەڵکی تەواو گەیشتە ئەو لەحزەیە کەوا بەڕێ بکەون لە بۆ غەزوەی تەبوک. ئیتر دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو بەیانەی کەوا بەخۆی بە موسڵمانان بڕیاریاندا دەربچن ئەمن هێشتا خۆم ئامادە نەکردیە پاشان دەلیل بۆ سبەینێ دیسان هێشتا هیچم نەکرد حتا وەکو ئەوان دەرچوون حتا وەکو جەیش دەرچوو بە قیادەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم پاش کەوتم لەو غەزوەیە. لە دوایەوەی کەوا دەرچوون دیسان هیممەتم کرد کەوا خۆم ئامادەکەم و بچم بیانگەمێ. ئینجا دەڵێ هەر ئەوەشم نەکرد وەکو لۆمەی خۆی دەکا یا لەیتەنی فەعەلت خۆزگا بم کرد بەڵام نەمکرد تەقدیر نەبوو لە بۆم کەوا بیکەم و الحاصل تەمبەڵی لێ پەیدا بوو. ئیتر دەڵێ کاتێکەوە ئیدا خەرەجت فی الناس بعد خروج الرسول صلی الله علیه و سلم دەڵێ کاتێکەوە دەردەچووم لە دوایەوەکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆ بە جێشکە دەرچووە کاتێککە دەردەچوومە ناو مەدینە دەچوومە ناو بازاری مەدینە و دەچوومە ناو خەڵکەکەی بەڕاستی مەنزەرێکی زۆر ناخۆش بوو دەمدی ئەوەی کەوا ئێستا لە ناو مەدینەی مایتەوە یان ئەوە تا کەسێکە خاوەن عوزرێکە لێ دەرنەچوە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم سەقەتە نەخۆشە مشکلێکە یانەتە کەسێکە بۆنی نیفاقی لێدێ ئیتر خۆم لە ناو ئەوانە دەدیتەوە سبحان الله دەڵێ وەزعی زۆر ناخۆش بوو. دەڵێ پێغەمبەری صلی الله علیه و سلم باسی منی نەکرد بوو هەتا گەیشتە تەبوک کە دواتری لە ئەوانەی پرسی بوو کە لەگەڵ پێغەمبەری صلی الله علیه و سلم پێغەمبەری صلی الله علیه و سلم باسی منی نەکرد بوو هەتا گەیشت بە منطقەی تەبوک. دەڵێ تا ڕۆژیان کاتێکەوە دانیشت بوو لە تەبوک قەدەری خوای وا بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم کعبی بیر دێتەوە پرسیار دەکەوە دواتر لە بۆ کعبیان جێڕایەوە ئیتر کعب لە بمان دەجێڕێتەوە. دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە تەبوک پرسیاری کرد ما فعل كعب بن مالك ئەرێ کعبی کوڕی مالک چی کرد لە چێیە؟ دەڵێ کەسێک لە بەنی سەلەمە گوتی یا رسول الله حبسه برداه والنظر في عطفيه کە ئەوە لەفظەکە بەکاردێن وەکو بڵێ هەر خەریکی جلک و بەرگ و خەریکی شان و باڵی خۆیتی وەکو بڵێ معجیبە بە خۆی و خەریکی خۆیتی یا رسول الله کەواتە
بە تەعنە باسی دەکا بەڵام دەڵێ کاتێکەوە ئەو کەسە لە بەنی سەلەمە بەو شێوەیە باسی منی کرد بوو لەو مەجلیسەی معادی کوڕی جەبەلی تێدا بوو خوای لە ڕازی بی فەرمووی بئس ما قلت وەڵڵاهی خراپترین قسەیە دەکەی لەسەر ئەو پیاوەی والله يا رسول الله ما علمنا عليه إلا خيرا والله يا رسول الله أو بياوة واتكعبي كوري مالك بوش شويني أو كسباسي ذكاتن أو أما زانب من هر خيري لي دوشيته يترد الله بيان صلى الله عليه وسلم بيدنگ بو تي هيز قصة شي لسر من نكر بله باشان دفرمي فلما بلغني أن رسول الله صلى الله عليه وسلم قد توجه قافلا من تبوك يتر بوش شوين نسوم دله ولوين درج باسي مني كربو بيان صلى الله عليه وسلم دله هتا وخبرم له هتا وكوا بيان صلى الله عليه وسلم ودقريته لقل زي شكي برو مدينة أو زاد الله خمم كتبره خم كتبره فكرم لو إذا كردوا كوا دروي شي ببين موا تاوكو بك مع عذر لبو خوم بلام دله هل لنا داخلي نفس خوش مدام جو باشا من قيدناك أو عذرك لو بيغمبر صلى الله عليه وسلم بلام بتسيلة توربون كي دربتسم والحاصل ضليت تشوم برسيارم كربة تند كسي كوا خاوان رأينا إتر فلما قيل لي والحاصل لو حيرتي دا وتسب لي وكو والله بيغمبر بدا صلى الله عليه وسلم ضلكاتي كوا قتيان بيغمبر صلى الله عليه وسلم وخريك دقاتا مديني ضلي أوي كوا بخيالم دادا هلوي كوا عذريك بدرو لو خون بين موا هيتي نما لخيال الحمد لله دڵێ گەیشتمە قەناعات کەوا هیچ شتێک نییە ئەم نەجات بداتن بەڕاستیەکەی چی هەیە ئەوەی پێ دەڵێم لێ عەزمم جەزم کرد فەئەجمەعت صدقه عەزمم جەزم کرد کەوا بە ڕازگۆیی لەگەڵی بم چی هەیە حەقەتەکەی لۆ باز بکەم ئیتر وەکو دەڵێ پێیان سەڵ سەلەم بەیانەکەی گەیشتە مەدینەی واتە بەخۆ بەزەیشەوە دەڵێت سنەت پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکەوە لە سەفەرێک دەگەڕایەوە یەکەم جار دەچووە مزگەوتەکەی خۆی لەوێن دوور کە نوێژی دەکرد اینجا لە دوای ئەوەی کەوا دوورکات نوێژەکەی کرد دانیش لە بۆی ئیستقبالی خەڵکی بکاتن منافقەکان یعنی زۆربەی ئەوانی کەوا تەخەلوفیان کردبوو ئەوانی کەوا بەگەر پێغەمبەر نەکەتن صلی الله علیه وسلم هاتن اعتزاریان دەهیناوە لەو پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئانەی کەوا منافقن بە تایبەتی سوێندیان لۆ دەخوارد بە درۆ کەوا عوزریان هەیە و عوزریشیان نییە ئەوانەش نزیکەی هەشتا و ئەو هەندە کەسە بوون ئیتر پێغەمبەری صلی الله علیه وسلم ظاهریان لێ قبول دەکرد کابرا عوزری دەینا و سوێندی دەخوارد ظاهریان لێ قبول دەکرد داوای لێخۆشبوونیشی دەکرد لە بۆیان لەلایەن خوای گەورە سبحانه وتعالى باتینەکەشیان حقەتەکەیان لێ دەگەڕا لە بۆ خوا سبحانه وتعالى هەتا وەکو گەیشتە سەرڕێی من و ئەمنیش چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم سەلام لێ کرد دەفەرمێ تەبەسەمە تەبەسومە المغضب پێغەمبەر صلی الله علیه وسلم زەردەخانەیەک بە ڕوومدا کرد بەڵام زەردەخانەیەک وەکو کەسێکی تووڕا پاشان فەرمووی وەرە دەڵێ ئەمنیش چووم حتى لبردست پێغەمبەر صلی الله علیه وسلم دانیشتم فەرمووی ما خلفك لەبەرچی بە پاشکەوتی نەهاتی ئەلەم تەکن قەد ابتەعتە ظەهرەک ئەتی باشە تۆڵاخت نەبوو لەگەڵمان دەربچی دەڵێ منش گوتم قلت يا رسول الله إني والله لو جلست عند غيرك من أهل الدنيا والله يا رسول الله أجر للا غيري تدابني شم أوانيك أهل دنيانا لرأيت أني سأخرج من سخطه بعذر للا غيري تدابني شم لواني أهل دنيانا والله دتوانم قسيك بكم كوالة ريوي خوم نزاد بدم ولقد أعطيت جدلا وخواي قور زماني شباراوي بيم بخش دتوانم دفاع لخوم بكم بلام ولكني والله لقد علمت لئن حدثتك اليوم حديث كذب ترضى به عني والله ساق دزام يا رسول الله أجر أورق سيك لقلبكم عذرك لو بين موا بدرو بشويق ليم رازي بي بلام ساق دزام ليوشكن الله أن يسخطك علي بلام ساق دزام أجر بدرو عذرك لو بين موا أتول خوم رازي بكم ساق دزام خريك الله تعالى حقتي من اللوباز دكاو إنزا ليم تورد بي ولئن حدثتك حديث صدق تجد علي فيه طالما قراستكشت بابنم يا رسول الله تجد علي فيه حتما دلد ليم ديشي بلام إني لأرجو فيه عقب الله بلام هل قال أوش بلي راستكت بيدم أجر سيدلش ليم بيشي
ڕەزام وایە عاقبەتەکەی خوای گەورە بە خێر لۆم بجێڕی و خوای گەورە لە بۆم ئاسانکا و پاداشم داتەوە. اینجا دەفەرمی اعترافم کرد والله ما كان لي عذر يا رسول الله والله هیچ عذرێکم نەبوو والله ما كنت قط أقوى ولا أيسر مني حين تخلفت عنك والله لهم جان مسلمانتهم لو لحظة كأتو درتسوي أمن قد أوند بتوانا وقد أوند آسان نبوة لبوم درتسم بلام درنتسوم لقالت كواتا اعتراف دكا كواه مقصرة اعتراف دكا كواه مقصرة يتر پیغمبر صلى الله عليه وسلم فرموي أما هذا فقد صدق براستي أو بياوة راستي قوت أو بياوة راستي قوت فقم حتى يقضي الله فيك دي هستا تاوكو خواهي قولي برياري خوي دا درباري تو اتر ديارة قصة كهشتا ما بلام لبرتوابوني كاد دوستين ببشتواني رب العالمين لواني داهتو دينوا تكميلي دكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون